لەبارەی ڕێخستنەوەی کاروباری ئۆنلاین بەگشتی و ئەو باجانەی خرێت سەر دوکانداران کڕیاران هەمومانە بەگشتی پێویستەکە گفتوگوی زیاتری لەسەرکەین بۆیە میوانداری بەڕێز هیوا بەرزنجیمان کردو بەڕێزیان پسپۆری ئابووری و شارەزای بازاڕگەری ئۆنلاینن بەڕێز هیوا بەخێر بێ بکاتت باش زۆر سپاس لە دوای کۆڕۆناوە کە ئیدی کاری ئۆنلاین زۆر گەشەی کرد لە جیهانە زۆر ڕەنگی دایەوە ئەو کاتی شەرخۆت ئاماژەت پێکرد لە کتێبەکەدا کە باسیوەت کرده بوو ئێستا بۆتە کارێکی جیهانی بۆتە کارێکی باو یاخود با بڵێن خەڵکێکی زۆر سوودی لێبینێ پێ دوایە ئەبێت لەم کارەدا ڕێخستنەوە هەبێت و بە تایبەتیش لە هەرێمی کوردستانە کە ئێستا لە چه ئاستێکدایە بێگومان ڕێخستنەوەی کاری ئۆنلاین وەکو کاری هەر دامەزراوەیەکی دیکە یان هەر بوارێکی دیکەی ژیان و کایەکانی ژیانی نێو کۆمەلگا گرنگە ئێمە لە هەرمی کوردستان بەداخەوە ئێستا بوارەکانی ئۆنلاین ینی کارکردن لە ڕێگەی ئۆنلاین چ لە ئەو کۆمپانیانەی لە بواری خواردن و خۆراک و ئەو کۆمپانیانەی لە بواری جلوبەرگ و مێکاپ و هەموو بوارەکانی دیکە کار دەکەن تەنانەت ئامێرەکانی ناوماڵ هەموو ئەو شتانە ئێستا بە ڕێگەی ئۆنلاین فرۆشیان زیادی کردووە تەنانەت ئەو دوکانانەی کە کاری یان ئەو کۆمپانیانەی کاری تەقلیدیشیان دەکرد ئێستا ڕێگەی ئۆنلاینیان گرتوتە بەر لەبەرەوەی ئەوە بەشێکە لە زیادکردنی داهاتیان بۆیە دەبێ ئەوانە ڕێک بخرێنەوە بەشێک لە ڕێخستنەوەی ئەوانە پێویستی بە یاسا هەیە لە هەرێمی کوردستان بەداخەوە تا ئێستا یاسامان نییە ئەوەکو داتایەک طبعاً بەس لە ساڵی 2024 لە سەرانسەری جیهان قەبارەی ئەو ئاڵوگۆڕەی یان ئەو بازرگانی کە لە ڕێگەی ئۆنلاینەوە کراوە 6 تریلیۆن و 300 ملیار دلار بووە پێشبینی دەکرێت بۆ ئەم ساڵ بۆ 2025 بەرز بێتەوە بۆ سەروی 7 تریلیۆن دلار ئەمەوە پێمان دەڵێ کە دەبێت بەڵێ لە کوردستان و عێراق ئەم کەرتە ڕێک بخرێتەوە لەبەرەوەی وەکوەوەی بەڕێزێک لێرە ئاماژە پێکرد لە نێو ڕپۆرتەکە دوکاندارێک ئەگەر بە شێوەی تەقلیدیەکە کاڵایەک دەفرۆشێ کرێی دوکانەکەی لەسرە شاگردی هەبێ کرێوی لەسرە کارەبای لەسرە زەریبەی لەسرە قەتعی لەسەر یەک دنیا باز و ڕسوماتی دێتە سەر لە کۆتایی ئەو مانگەکە ڕەنگە خەرجێکی زۆری هەبێ کەسێکی دیکە لە بەرامبەردا بە ئۆنلاین هەمان کاڵای ئەو دەفرۆشێ بە نرخێکی هەرزانتر طبعاً بازاڕی دەشێنێ بە ئەمیش قازانز دەکا هیچ شتێکی نییە لە ماڵەکەی خۆی کۆگایەکی دروست کردووە ئەو کاڵایانە دەفرۆشێ ئەوە زۆر باشە جێگەی دەستخۆشی ئەو دیوەچی چکە ئەم دیوە ئەو مالیات نەچێ هەلی کار دەڕەخسێنێ ئەنی بەداخۆمە لە هەرێمی کوردستان و عێراق داتایەکی دروستمان نییە بەڵام داتا کە بۆ نمونە لە رووسیا بڵاو کراوەتەوە لە بینی 2012 بۆ 2020 ئەو کەسانی کە لە کەرتی ئۆنلاین ئیشان کردووە تەنها 6,000 کەس بوون بەڵام لە ساڵی 2020 تا 21 لە خلالی 2 ساڵدا بەرز بۆتەوە بۆ 6 ملیۆن کەس ئەوە ئەگەر نزیکی کەینەوە لە هەرێمی کوردستان و ناوچەکەی خۆمان بێگومان لێ ڕێژەکە زیادی کردەوە واتە هەلی کاری بۆ خەڵکانێکی باشە لە کاتی کاکە و ڕێژە زیادی کردو پێویست ناکاکە بۆ ڕێخستنەوە و بۆ زیاتر کۆکردنەوەی داهاتێک پێویست کا باج لەسەری دابنرێت بەڵێ بێگومان بەڵام ئەوە پێویستی بە دووشت هەیە یەکەم پێویستی بە پاڵپشتی یاسایی هەیە کە دەبێت پەرلەمانی کوردستان یاسایەک لە بوارە دەرکە کە تا ئێستا بەداخۆ پەرلەمانی کوردستان ئەکتیڤ نییە ئینشاڵڵا دوای ئەکتیڤ بوونەوەی ئەو کارابوونەوەی پەرلەمان بە شێوەیەک بتواندرێ پرۆژە یاسایەک بۆم شێوەیە جا حکوومەت پێشکەشی بکات ئەوەی پەرلەمان ڕێکارە قانونیەکەی خۆی جێبەجێ بکە بە پێی قانون ئەمە ڕێک بخرێت و چکە دەبێ هەموو ڕەهەندەکانی کۆمەڵایەتی بێگومان ئێستا بۆ نمونە ئەگەر من کاڵایەک بکڕم پارچە قوماشە جلێک بکڕم لە پەیجێکی ناوخۆی بێ عەرەبی بێ داوای بکەم لە ناوخۆ ئەوە ئەو باجیە چێتە سەر بەڵام هەمان کاڵا ئەگەر من لە وێبسایتێکی جیهانی داوای بکەم باجی لەسەر نییە ئەلێرەیە نابێتە کێشە ئەوەن منافەسەی نرخ دروست ناکا بۆی کە ئەوەی ئەو هەرزانتر بێ لەوەی ئێرە چکە زۆر جار لەگەڵ خاوەن پەیجەکە قساکێڵێ من زیاتر کەوتووە لەسرم پێویستەکە من باج بم ئەمانە دوای ئەمە کێشە بوون ینی ئەو بە بازارکردنی با بڵێن ئەو مامەڵەیە دروست نابێ منافەسەی سعر دروست نابێ لە ناو خۆیان بەڵێ بێگومان ئەگەر ڕەچاوی هەموو ڕەهەندەکان نەکرێت و ئەمە بە قانون ڕێک نەخرێتەوە بەڵێ کێشە دروست دەکات چونکە ئەم کاتە لە بینی شارەکانیش کێشە دروست دەکات ئێستا ئێمە دەبینین هەندێک شتەیە لە کەرکووک بەولاوە ئەو ناوچانەی کە دەکەونە ژێر دەسەڵاتی حکوومەتی فیدراڵ لەو ناوچانە لە هەندێک شت باج و ڕسومات کەمترە یان هەندێک جار هەر ناسەندرێ
لە هەرێمی کوردستان بە شێوەی باج و ڕسومات ڕێکخراوەتەوە دەسەندرێ لەو حاڵەتەدا لەوەش کێشە دروست دەکات ئێستا هەندێک کاڵا هەیە لە هەولێر کە دەیکڕی بە ئۆنلاین لەگەرەوەی کاڵایەک لە بەغدایان لە کەرکووک دەیکڕی لە ناوچەکانی ژێردەسەڵاتی حکوومەتی فیدرال هەرزانتر دەوەستێتەوە بۆیە هەندێک لە خەڵکی هەرێمی کوردستان بە ئۆنلاین لەوێش دەکڕێت بەڵام ئەگەر ئێمە یاساکی یەکان گیرمان هەبوو لە هەموو عراق پێکەوە جێبەجێ بکرێت بەڵام ئەمەش زۆر کێشە دروستەکە کاکیوە ئەبینی ئەوە کوالیتی ئەو جۆرە کاڵایە زۆر جیاوازترە بێ لەوەی کە لە هەرێمی کوردستانە هەیە ئەمە پێ ناچێت کە جیاوازی باجەکە لەسەری دروست ببێت یاخود بۆ نمونە ئەو ناڕێکی و ناڕێخستنەوەیە وای لێ کردبێکە بێسەرەوبەری یەک هەبێت لەو ئۆنلاینانێکە لە ناوچەکانی دیکەکرێت کاڵایکی خراپ بگات بەدەستی تۆ 100% ئەوە یەکێک لەو کێشە هەرە گەورانەی نەک لێرە لە سەرانسەری جیهان هەیە مەسەلەی ئەوەیە کە متمانە نییە لە بینی هاوڵاتی و ئەو کەسانەی کە کاڵا دەفرۆشن بە شێوەیەکی گشتی واتە کڕیار و فرۆشیار متمانەیەکی تۆکمەنیە لە نێوانیان چکە زۆر جاران هاوڵاتیەک ئەو کاڵایە بە ئۆنلاین داوا دەکە کە وەری دەگرێت هەمان ئەو کوالێتی نییە کە لە شێوە ئۆنلاینەکەی ڕکلامی بۆ کراوە ئەوە یەکێکە لە گرفتەکان تەمان ئەوە دەبێت ڕێک بخرێتەوە بەڵام لە کوردستان حاڵەتەکەی تۆزە خۆشحاڵیە بەڵام دیوەکی دیکەی پۆزتیڤ نێگەتیڤیشی هەیە ئەوەی کە لێرە کاڵاکە تو کە بەدەست دەگا بۆ نمونە پارچەیە جلوبەرگ دەکڕی تا پارچەکەت بەدەست نەکات جلوبەرگەکەت بەدەست نەکە پارەکە نادەی لە وڵاتانی دیکە بە ئۆنلاین تو پێشتر پارەکە دراوە زەحمەتە گەڕانەوەی لێرە بەڵام لە کوردستان و عراق بە شێوەیەکی گشتی بە کاژ ئەو پارەیە دەدرێت بۆ لەوە تۆزێک ئاسانترە کەسێک باشە لێرە کەتی بانکی تا چەند هاوکارە بێت بۆ پێشخستنی ئەم بوارە بڵێ ئەوە گەر لە هەرێمی کوردستان ئەم سیستەمەی کە ئێستا پەیڕەو دەکرێت مەسایلی بە بانکیکردنی موچە کە هەنگاوێکە ئەوەی کە لە ڕێگەی پرۆژەی هەژماری منەوە کە تەمان هەنگاوەکی جێی دەستخۆشیە و هەنگاوەکی پۆزتیڤە ئەگەر ئەمە بە تەواوەتی کۆتایی پێ بێ تەواوی موچەخۆران بکەونە ناو سیستەمە پاشان هەوڵ بدرێ ئەو کەسانەی دیکەی کە لە بواری کەرتە جیاوازەکان کار دەکەن حساب بانکیان بۆ بکرێتەوە کەرتی بانکی بە شێوەیەکی گشتی فراوانتر بکرێت و ئەو متمانەی کە پێشتر نەبوو لە بینی هاوڵاتی و بانک دروست بکرێتەوە و حکوومەت گرنتی ئەوە بدا کە مافی هاوڵاتی لە ڕێگەی بانکەکان و پارێزراو دەبێت ئەو کاتە بێگومان ئەوەش ئاسانتر دەبێت یەک لە ڕێگەی ئۆنلاینەوە ئەو کەسانەی کە کاڵا دەکڕن هەندێک جار بە نرخی هەرزانتر دەستیان دەکەوێت کوالێتەکەی ڕەنگە هەمان ئەو کوالێتە بی و کاتی زۆر بۆ هاوڵاتی دەگەڕێتەوە بۆ فرۆشیاریش بە هەمان شێوە کۆمەڵک قازانجی هەیە کە کەمتر باج و ڕسومات دەدا و لە هەمان کاتیشدا بە خێرایی و بە شێوەیەکی ئاسانتر دەگاتە هەموو جێگایەک دروستە باشە ئەو کاڵایانەی کە ئێستا بڕیار بوو ماوەیەک لەمەوە پێش ئێمە قسەمان لەسەرەوە کرد کە ئەو پەیجانە ڕێک بخرێتەوە و هەمویان QR-ێکی خۆیان هەبێت بە تایبەت لەسەر پاکێجینی بابەتەکانیان ئەمە تا چەند کاریگەریە بێت لەسەر ڕێخستنەوەی بە بازارکردنی ئۆنلاین بڵێ تەمان ئەوە هەنگاوێکی زۆر باشە بەڵام بەداخۆ یەکێک لەو هەنگاوانەی کە لە عراق و لە کوردستانی زۆر جاران دەدرێ و کێشە دروست دەکاتەوە 2000 ئەوەیە کە ئەو هەنگاوانە زیاتر بەڕێنمایی دەکرێت ئەمە دەبێت بە پێی قانون ڕێک بخرێتەوە بۆ ئەوەی هیچ منفەسێک نێڵێتەوە بۆ ئەوەی کێشە دروستکات چونکە ئێستا هەر ئەم ڕێکارەی ئێستا حکوومەتی عراق گرتوێتێ بەروێشتا لە هەرێمی کوردستان کارانە بووە ئەگەر بکەوێتە بواری جێبەجێکردنەوە ئەو کەسانێک کە زیانمەند دەبن لەو ڕێکردنەوەی تەمان دیارە هەموو ڕێکارێک هەندێک کەس تێدا زیانمەند دەبێت دەتوانێت سکاڵە تۆمارکە لە دادگای اتحادی یان دادگای کارژێڕەکانی بەغدا و حەقی دەکەوێت و ڕێمایەکەیان پێ هەڵدەوەشێنەوە بەڵام کاتێک ئەمە بە قانون کرا لە ڕێگەی پەرلەمانەوە کرا کارەکە ئاسانتر دەکات بۆ ئەم بابەتانە ئێمە دەبێت کار لەسەر ڕێخستنەوە بکەیت زانی خاتوە هاژە بەس لە ساڵی 2020 لە ئەمریکا دوو یاسای تایبەت دەرچووە بەس بە فلایکام ئەوانەی کە ڕێگای ئۆنلاین کار دەکەن ئێمە لە کوردستان و عراق زۆر کەم تەرخەمی بۆ ئەو پێشکەوتنانەی لە بواری ئۆنلاین با بازارگەری بە شێوەیەکی گشتی دەکرێت لە ڕێگەی ئۆنلاینەوە زیاتر ئێمە تووشی واقعەکە دەبین و کۆمەڵێک کە زیان دەکات ئینجا بیر لەوە دەکەینەوە بە بێبوونی یاسا بە بێبوونی یاسا ئینجا بیر لەوە دەکەینەوە ڕێنمایی یان ڕێکاری قانونی بۆ بگرینە بەر بەڵام هێشتاش ناچینە بوارە ئەسلەکەی خۆی کە دەبێت قانونی بۆ دەربکەین چونکە ئەمانە ئیلا بە قانون دەبێت ڕێک بخرێتەوە بە قانون نەبێ خەڵک زیانمەند دەبێت 2000 حکوومەتیش ڕوبەڕووی ئاستەنگ دەبێتەوە لە جێبەجێکردنی کاکیوە ماوەیەک لەمەوە پێش بڕیارێکی دیکە دەرچوو لە عێراقا بڕیار درا هەر کەسێک کاتێکە لایڤی یەکێک لە پلاتفۆرمەکانی سوشال میدیا ئەکاتەوە ڤیوی چەند بێت ینی بە پێی ڤیوەکەی ئەوەندە باجێت چێتە سەر
بۆ نمونێ سەگ کەسێک پیجێکی ئۆنلاینی هەیە ئەو کاڵایی کە ئۆنلاینیەکە باسیەکە ئەگەر لە 100,000 هەتا 500,000 ڤیوی هەبێ ئەوە بێت 250,000 دینار بدات بە باجی ڤیوەرەکانیشی ئەو کەسانەی کە سەیرەکەن و لە لایەکی کەشەوە باجی پیجەکەی یاوە و باجی دوکانەکە و باجی یاخود با بڵێن پارەی بکرێ و ئەوانەی دیکە ئەمە چ کارە ساتێک دروستەکە لەسەر ئەو کاڵایە ئەوە دیوەکی زۆر خراپی هەیە لەسەر کاڵاکان تەمان نرخەکانیان گران دەکات بەشێکی دیکە ئەوە ڕێک نەخراوەتەوە ئایا ئەو ڤیوە بۆ چی حساب دەکرێت ئایا بۆ سیاسەکانش حساب دەکرێت خۆوانش 2000 ڕکلامی بازرگانی سیاسی بۆ خۆیان دەکەنەوە تەنها بۆ ئەو کەسانە حساب دەکرێت کە ڕکلام دەکەن لەم پلتفۆرمە جیاوازانە بێگومان ئەوە 2000 هەموو ئەو شتانەی کە بۆکو باز دەوڵەت وەری دەگرێتەوە دەکەوێتەوە سەر ئەستۆی هاوڵاتی کاڵایەکە لەسەر هاوڵاتی گران دەبێتەوە ئەگەر ڕێخستنەوەیکی واقع بینیانە بکرێ بۆ ئەوە باشە چکە نابێ ئەوشمان لە یاد بچێ بەشێکی زۆر لەو کەسانەی کە بوتنە کەسانی بەناوبانگ لە پلتفۆرمانە ڕکلام دەکەن بۆ ئەو کاڵانە ئەوانە بێ ئەندازە ینی دەستکەوتیان هەیە بەبێ ئەوەی هیچ باجێک بدەنە دەوڵەت دەبێ ئەوانە بەبێەوەی زۆر جار هیچ کامێکیان بەسرا بێتنەوە بە ئەکاونتێکی بانکی دیارەوە جار ئەکاونتێکی بانکی هەیە هەر بەناوی خۆی نییە ینی ئەی چۆن ئەتوانێت ئەم کەسە کۆنتترۆل بکرێ ئەم کەسە باجی بخرێتە بەڵێ خۆی لەم ڕێخستنەوەی دەبێ باج بە تەحدید لەو کەسە وەربگیرێ کە ڕکلامەکە دەکا لە چوارچەوەی بازارسازەکە کار دەکات نەک کاریگەری لەسەر کاڵایەکان بکە بەڵام بەداخۆ لە عراق یەکێک لەو کێشانە ئەوەیە هەر کاتێک دەست بۆ هەر ڕێخستنەوەیەک دەبرێ هاوڵاتی بازەکەی دەدا ئەگەر هاوڵاتی پارێزراو بێ لەمە هاوڵاتی بازەکەی نەدا ئەو تەمان کارێکی باشە لەبەرەوەی پێویستە ئەوانش باج بدەن چکە ئەوانە داهاتێکی زۆریان هەیە لە پڕێک ئەوانە دەبنە ملیۆنەر کوڕێک بزە بن ئەوەی کە لە کوردەواری دەگوترێ کە ئەمەش بەڕاستی کارە ساتە دەبێ ئەمانە ڕێک بخرێن دروستە بەڕاستی وا بەرزنجی پسپۆری ئابووری و شارەزای بازارگەری ئۆنلاین لەگەڵمان بووی سپاس بۆیەوە بەخێر هاتن سپاس بۆیەوە زۆر سپاس